خەڵک زۆربەی لە جێی دوور دادنێرە لۆ مەڵەی بەڵام ئێستا ڕێژەیەکی کەم دێ بەوەی ئەوەی کۆرۆنا هەیە خەڵک نێوێری ئەوەندە بێتە سەیران و مەڵەکردن و خەڵک خۆیان دەپارێزە. هەموو ساڵێک کە بێن بۆ ئێرانە منداڵەکان بخۆشم بدێن بۆ خۆپێنەکردن و مەلەکردن کاتێکی خۆش بەسەرە بین لە کاولۆکان بە تاوەتی بڵین ئەو ئاوەکی کوێستانی کە دێتە خوارەوە لە پلەی گەرمای سەروی پەنجامە ئێستاکە لێرە سەرمامانە هەر کەمێکە چینە ناو ئەبێبینە دەرەوە. ئەم ناوچەیەکی گەرمە ساڵانە لە مانگی 6 دەستەکرێت بە گۆڵبڕین لێرە ئاو دێنە سەر زەویەکە و زەویەکە دەست دەکرێت بە گۆڵبڕین زەویەکانی ئێرە تەختە و زۆرینەی بەراوە ئێمە لە مانگی 6 بە دواوە دەست دەکەین بە گۆڵبڕین لە ناوچەی هەواسان. ئێستا من ئیشی من ئەوەیە کە ئاودێریەکەم لە پێشە عەرزەکان بۆ ئاوەدەم ئیتر هاوڕێکان شمێنە سەری و ئاوا گۆلی ئەبڕن ڕاستی هیلاکبوون و ماندووبوونێکی زۆریەوێت بۆ هیوایی کە زەرمە نەبینتیایە. كاميرا لسرك لك انا شو في مكة جاية وخوف في مكة اگر يوم ضاني تخواشا ولا كيا نوسي. Ja, wir sind die Samba-Band Katakischi Cologne. Uns gibt es jetzt nächstes Jahr 25 Jahre, also 1996 haben wir angefangen. Und wir proben einmal in der Woche in der Schule, im Musikkeller, sind überall dabei, hier in Köln zum Beispiel beim Geisterzug oder beim CSD. Wir sind im Sommer beim Samba-Festival in Coburg, das größte außerhalb von Brasilien. Ist dieses Jahr alles leider entfallen, aber wir freuen uns dann eben schon auf das nächste Jahr. Und solange die Schule zu hat, bis Mitte September, glaube ich, schaut euch das hier an, was ihr hier seht. Die Leute üben privat und üben in der Freizeit draußen, da wo man unter Corona-Problematik schön üben kann. Und das bei einem wunderschönen Panorama. Und das Panorama seht ihr hier, den Kölner Dom und alles Schöne im Hintergrund. Viel Spaß euch allen!